إمامي مالكي كردنا رحمة خوالي بدا فرمي يا حملة القرآن ماذا زرع القرآن في قلوبكم فإن القرآن ربيع المؤمنين كما أن الغيث ربيع الأرض. أمزانا قوري تابعين إمامي مالكي كردنا رحمة خوالي بدا فرمي أي أو كساني قرآن تان هلقرتوا أي أو كساني قرآن تان لبرا قرآنی پیرۆز چی کاریگەرێکی بەسەر دڵەکانی ئێوە هەبووە چونکە قورآانی پیرۆز بەهاری دڵی ئیماندارە دڵی ئاوەدان دەکاتەوە دڵەکەی خۆش ئەکات دڵەکەی مرتاحەکە دڵەکەی لە خەم و خەفەت بە دوور ئەکا هەروەکو چۆن باران بەویستی خوا بەهاری زەوی و زەوی دەژێنێتەوە ئاوەدانی دەکاتەوە ئاوهاش قورآن دڵەکان ئاوەدان دەکاتەوە. دەی بیرکەینەوە بزانین قورآانی پیرۆز چی کاریگەرێکی بەسەر دڵی ئێمەوە هەبووە ئەوەندە گەورە بێ قورآانی پیرۆز کە بە هەموو پیتێک دەخێرە دەستکەوێ. قورآانی پیرۆز ئەوەندە گەورە بێ لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆ بکە ببێتە هۆی بەختەوەری تۆ ببێتە سەبەب و هۆکارێ بۆی خوای پەروەردگار پۆشاک و تاجی ڕێز و حورمەت کاتە بەری تۆ بکاتە سەری تۆ ببێتە هۆکارێک بۆ ئەوەی خوا لێت ڕازی بێ. ئەمە فەزلی قورآنە شەفاعەتت بۆ ئەکا لە ڕۆژی قیامەتە ئەوەی قورآن شەفاعەتی بۆ بکە سەربەرزە. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والقرآن حجة لك أو عليك. قورآن یا دەبێتە بەڵگەی لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆ ئەکا و لە جەهەنەم ڕزگارت ئەکا بەویستی خوا یا سەبەب و هۆکارێکە بۆی بتخاتە ناو جەهەنەمەوە. ئەگەر نەتخوێنابێتەوە فرامۆشت کردبێ واللهی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەتخاتە ناو جەهەنەمەوە. ئەبێتە خەسمێک لە بەرامبەرتا لە ڕۆژی قیامەتە ئەبێتە مدعیەک بەسەرتەوە و دەڵێ خوایە گیان ئەمە منی نەخوێناوەتەوە بیخە ناو جەهەنەمەوە. جا بزانە چۆن بۆ بەهەشتەکە دوعای قبوڵە بۆ ڕەزامەندی خوا شەفاعەتی قبوڵە واللهی بۆ ئاگرەکە شەفاعەتی قبوڵە. تکا ئەکا خوایە گیان فڵان کەس بخە ناو جەهەنەمەوە چونکە لە دنیادا منی نەخوێناوە.